هەر لە دهۆکەوانێ لەوێ بە خۆتان نەزانن کوردستان 24 ئەم چەند ڕۆژە بە بەرداوامی ستۆدیۆی کراوەی هەبووە. ئێستاش هاوکارم کۆڤان عیزت لەوێ لەگەڵمانایە و چەند میوانێکی لەگەڵدایە بۆی گفتوگۆی زیاتریان لەگەڵ بکات. کۆڤان سڵاوتان لێبێ و ماندوو نەبن. با بزانین میوانەکانتان کێن و ئەتانەوێت دوای زانیاری یاخود دوای ئەپدەیت چییە لەسەر ڕەوش و بەڕێوەچوونی کۆنگرەکە پێمان بڵێن بفەرمونون. سپاس ژینۆ، سڵاو لە بینێران و بیسەرانی کوردستان 24 لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە بەردەم هۆڵی کۆنگرەی پارتی دموکراتی کوردستان لە دهۆکەوە لەگەڵتانین بۆ ماوەی 3 ڕۆژە بەردەوام ڕووماڵی کۆنگرەی چواردەی پارتی دموکراتی کوردستانەکەین لە بەیانیەوە تاوەکو درەنگانی شەو لێرەین تەواوی زانیاریەکانە گوازینەوە بۆ بینێران و بیسەرانی کوردستان 24. من لێرە میوانێکم لەگەڵە بێ دژوار فایق هەمان دامی کۆنگرەیە هەمیش کاندیدە بۆ کۆمیتەی ناوەندی لەگەڵ ئەو گفتوگۆ دەکەم. کاک دژوار بەخێر بێ فەرموون. سپاس مەمنون. ئێوارتان باش. مەمنون. کۆنگرە بە تایبەت پرۆسەی دەنگدان و جیاکردنەوەی دەنگەکان چۆن بوو؟ کۆنگرە بەرزترین دەسەڵاتی حیزبە، هەموو ئاڵوگۆڕانکاریەکان لەوەیە کرێ. ئەمڕۆ لە زنجیرەی ڕۆژانی کۆنگرە ئاخر بەشی کۆنگرەیە کە هەڵبژاردنە. ئێمە لە ساعت 11 فێژنیوەڕۆ دەستمان بە دەنگدان کرد. تقریبا ساعاتێکە بێ فەرزی دەنگەکان دەستی پێکردووە. پرۆسەکە 6 تا 8 ساعاتی ئەوێ بۆ ئەوەی ئاکامەکان لێرەین تا بەرەبەیان بەڵێ تا بەرەبەیان تا ئاکامەکان ڕاگەندرێ. وابزانام خواردنی بەرەبەیانیشیان ئامادە. چەندەم کۆنگرەیە بەشداریت؟ من ئەمە پێنجەمین کۆنگرەی پارتیە کە وەکو مندوبی کۆنگرە بەشدارە بوو. جیاوازیم کۆنگرێ لەگەڵ کۆنگرەکان ڕابردووەچی ئەگەر ڕەخنەش تێ پێم خۆشە بڵێ. ڕەخنەیەکی زۆر هەبوو کە ئەم کۆنگرێ بۆ لە کاتی خۆی نەبەستراوە. چکە نزیکەی 10 ساڵ یان ساڵ زیاتر کۆنگرەمان نەبەستووە. ئەویش کۆمەڵ ڕەخنەکە بەجێیە. جێناوی سەرۆک و قیادەی با بڵێن هەموو مندوبینی کۆنگرەش ئەویان قبول کردووە. ئەویش هۆکار هەبوو، هۆکاری داعش بە هۆکاری کرۆنە بوو، هۆکاری ئەو بارە گەژێ نێوان بەغدا و هەولێر بوو کە شەڕش دروست بوو. ئەمە وایکە کە کۆنگرە تاخیر بێ. ئەم کۆنگرەیە کۆمەڵە ڕووداوی گرنگی بەخۆیەوە بینی. وەکو باسمان کۆنگرە ئاڵگۆڕی بنەڕەتیەکە لە هەموو مەفاسڵی پێکهاتەی حزب لە ناوی لە قیادەکەی. چکە زۆر زاردیان گوت پارتی دموکراتی کوردستان ناوێرە کۆنگرە بکەن ئەو کادران و ئەندامانی لێز. بەڵێ ئەو پرۆپاگاندان زۆر دژی ئێمە کرێ، دژی پارتیە کرێ. ئەگەر تو سیر بکەی پارتی عمری 76 ساڵە، پارتی عمری 76 ساڵە 14 کۆنگرەی کردووە. بەڵام ئەو 76 ساڵە چەند ساڵ پارتی لە ئارامی ژیاوە، لە ئاشتی ژیاوە. چکە کۆنگرە پێویستی بە کەشوهەواکی ئارام و ئازاد هەیە بۆی بتوانانی کۆنگرەی. ئەگەر سەیری ئەو 76 ساڵە بکەی 14 کۆنگرەی بەستۆ سەیر و داوەکان بکەی لەوانەوە کە سێگلەیەکە خۆی بە خۆیان بچێتەوە بڵێ ئافرین پارتی کە لەو بارودۆخە ناخۆشە توانی هیچ 14 کۆنگرە بکاتن. جیاوازی کۆنگرەی 14 و 13 چی بوو؟ کۆنگرەی 14 کۆمەڵی ئاڵوگۆڕ بەسەر کۆنگرە بەسەر هەیکلێکی پارتی هاتووە. بۆ ئەوانی تر هەڵە بوون؟ نا خۆی کۆنگرە چییە؟ تۆ دەی قیادێکی تازە هەڵە بژێری ئەو قیادەیە حازرێکی بۆ قۆناغی داهاتوو. ئەوە بگونجێ بۆ قۆناغی داهاتوو. دوام تۆ بێ بەرنامەی سیاسی خۆت، پرۆگرامی خۆت، سیاسەتی حزبی خۆت بگونجێنی بۆ داهاتوو. اینجا دەی ئاڵوگۆڕ لە مەفاسڵی ئەو ڕێکخراوەکەی لە خوارەوە بۆ سەرەوە ئاڵوگۆڕ کراوە. بەسەر پێشتر لای ئەنجومەی سەرکردایەتی بۆ قیادەی پارتی لەم کۆنگرە کراوە بە کۆمیتەی ناوەندی کە جارانش کۆمیتەی ناوەندی بوو. بۆ نمونە لەم کۆنگرەی ئاڵوگۆڕ کراوە لە بەشداری ڕێژەی ئافرەت دەستا پێش بۆ سەتا ناوەکە بۆچی گۆڕدرا؟ ڕایەک هەبوو کە پێشتر پێش ئەنجومەی سەرکردایەتی پارتی ناو قیادەی پارتی کۆمیتەی ناوەندی بوو. ئەمە واداندرا ئەمە کەلتورێکی پارتی با بگەڕن بۆ کەلتورێکی خۆمان کەوێن پێشتر ناوان کۆمیتەی ناوەندی و با لەسەرەوە بڕێ. اینجا ئاڵوگۆڕێکی تر ئەوەیە کە ڕێژەی ئافرەت لە ستا 5 بۆ سەتا 15 واتە لەم کۆنگرەیە 7 ئافرەت ئەبنە ئەندامی سەرکردایەتی پارتی. ئاڵوگۆڕێکی تر ئەوەیە ئافرەت لە مەکتەبی سیاسی بینین زۆر ئاسەیە لەوانەیە هەبێ بەس من ناتوانم گەنجە بینین لە مەکتەبی سیاسی. گەنجش ئەبینن چکە ئەوانەی بەربژێرن ژمارەیەکی زۆری گەنجی تایە و بەشێک لەو گەنجانش
گرنتی هەیە کە ئەوان ببنە ئەندامی کۆمیتەی ناوەندی ئاڵوگۆڕێکی تر ئەوە هەیە دیارە کە 10 ساڵ یان ساڵ کۆنگرە نەبەستی بارودۆخی سیاسی منطقەکە باش نەبێ بارودۆخی ئەمنی و سەربازی ناوچەکە باش نەبێ کێشە لەگە بەغدا هەبێ بارودۆخی ئابووری خراپ بێ کۆمەڵێک گلەیی و گازندە و سکالا دروستە بێ جەنابی سەرۆک پێشنیاری کرد و قیادەش ئەو پێشنیاری قبول کرد و ئامادەیان کرد خستانە بەردەم کۆنگرە کە لێژنەیەک دروست بێ بە ناوی لێژنەی سکالا بۆ ئەوەی هەرچی سکالای ئەندامان هەیە لە خوارەوە بۆ سەرەوە بگاتە ئەو لێژنەی کە ڕاستەخۆ پەیوەندی بە جەنابی سەرۆکەوە ئەمە پێشتر ناگەیشت پێشتر حتمان گەیشتە بەزڕەنگە ڕێگای زۆری بڕی بێ بە چەند فلتەرێکە ڕۆشتی ئەمە ڕاستەوخۆ ئەو سکالایان دێن ئەگاتە شخصی جەنابی سەرۆک ئاڵوگۆڕێکی تر ئەوەیە لێژنەیەک بۆ تێکۆشەرانی پارتی دروست بووە ئەم لێژنەیە پێک دێل هەموو ئەو کادرانەی کە پێشتر دەوری قیادیان بینیوە ئەمڕۆ باردۆخەکەوە کە وەکو ڕاوێژکار سوود لە ئەزمون و وزەیان ببینی جەنابی سەرۆک لێژنەیە کۆیە کاتەوە ئەویش پەیوەندی ڕاستەخۆی بە جەنابی سەرۆک و بە مەکتەبی سیاسیەوەیە ئەمە چەند ئاڵوگۆڕێکی پرسیارە ئەنجومەنی سەرکردایەتی شارەکان بەڵێ کراوەتە کۆمیتێ ڕێکخستنە کراوەتە مەکتەبی ڕێکخستنی شار پارێزگایە دەسەڵاتیشان ئەگەر هەڵە هەندێک کەم کراوەتەوە سنووردار کراوە ئایا بەرکەوتن لەگەڵ لقەکان هەبوو دەسەڵاتیان بۆیە وا لێکرا یان ئەمە لە نێوان مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی و لقەکانە با بڵێن بەریەککەوتنە خۆی ڕاستەکەی ئەوەیە پارتیەک سەرکردایەتی هەیە کە کۆمیتەی ناوەندی مەکتەبی سیاسی ڕە بژێرێ جەنابی سەرۆک و هەردوو جێگرەکەی قیادەی هەموو پارتیەکە پێت زیادە بووەوە نا ئەوەی تو ئەوەی کۆمیتەی ناوەندی کاڵێک کۆمیتەی ناوەندی یان سەرکردایەتی پارتی ئەوەی شار هەر سەرکردایەتی سەر بە سەرکردایەتی نابێت بۆ ئەویان کردە مەکتەبی ڕێخستنی پارێزگا تا ئێستا هیچ باز لەوە نەکراوە کە سەلاحەتەکانی کەم بکرێت دەسەڵاتی کەم بکرێتەوە چکە دەسەڵاتەکانی بۆ دەکرێت بەڵام ناوەکەی گۆڕە لەبەرەوە هۆکاری کە باسم کردو ڕەنگە ئەینی ئەو دەسەڵاتانی پێشتر هەیان بووێ بیان بێ بەڵام ناوەکەی گۆڕە چکە پارتیەک سەرکردایەتیەکە لە سەنتراڵە لە مەرکەزە ئەم جارە بە پێی پەیڕەوە پرۆگرام پارتی 5 ساڵ جارێک کۆنگرا بەستیت بۆچی لە چوارەوە کراوە 5 خۆی کۆنگرە یا 4 ساڵە یا 5 ساڵە یا 6 ساڵە کراوە بە 5 لەبەرەوەی ڕووداوەکان 4 ساڵتان پێ زووە خۆی 4 ساڵ نۆرماڵە بەڵام ئێمە ڕابردوو ئەزمونمان هەیە کە ئەم منتقەیەکی گەرمە ڕووداوی زۆر لێ ڕووەدا بۆ وای لێ نەیەم بڕیاردێن 4 ساڵە و 4 ساڵەکەش نەیەکەنگ لەو گازندەیەکی زۆر دێتە سەرم بۆی واقعی بن بڕیار درراوە 5 بێ بۆمانە 1 ساڵ تەجیلی بکەین ئەگە بارودۆخ ئاسایی بێ 5 ساڵەکە ئەبەستێ ئەگە بارودۆخەکە ئاسایی نەبێ 1 ساڵ تەجیل لێکرێ بەڵام چارەسەری تریشێ ئەگە هەر ئاسایی نەبوو پارتی ئەتوانێ کۆنفرانس ببەستێ پلینیۆن ببەستێ هەتا دۆخێکی ئارامتر بێتە پێش کۆنگرە ببەستێ دوای کۆنگرە کۆنفرانس ناکە کۆنفرانسی لقەکان ئەبێ 2 ساڵ جارێ بکرێ کە کۆنگرە تەوا بێ سەرکردایەتی تازە کۆمیتەی ناوەندی تازە دێ دانیشێ هەموو مەلەفەکان هەڵەداتەوە ئەوەی لە پەیرە و هاتەوەی لە پرۆگرام هاتووە نەخشە ڕێگای بۆ دانا دوای ئەو نەخشە ڕێگایەک لەوانە ئەوەیە کە کۆنفرانسی لق و ناوچەکانیش بکرێ بەڵام کەیە کۆمیتەی ناوەندی نوێ ئەوە دەستنیشانەکە کەواتە ئەبێ بشکرێ ئەبێ بشکرێ باش ئەو بربەستانەی کە پێشوو هەبوون بۆ بینینی بەرپرسان من ئەو شەوە دیبێتێکم هەبوو دەیانگوت زۆر جارەیە باسی هەمویان نەدەکرد دەیانگوت ئەو کێشانەی کە هەن ماسکێکیان لەبەرەکردن وەک خۆیان ناگەیشتنەوە با بڵێن شوێنی مەبەست ئەمانە چارەسەرەکرێت من خۆم یەک لەوانە بوومە گلەیم لە سەرکردایەتی پارتی خۆمان کردو لە ناو ئۆرگانەکانی پارتی لە ناو کۆبوونەوەکان کە قیادەی سیاسی پارتی دوورە لە جەماوەرەوە تاڕادێک ئەمە ئیشکالێتی دروست کردو کێشە دروست کرد لەم کۆنگرەیە داکۆکی لەسەر ئەوە کراوە هەم قیادە لە جەماوەرەکەی نزیک بێ هەم مەسئولیانی خوارەوە لە جەماوەر نزیک بێت چونکە ئێستا پێوەەر بۆ هێزی هەر حزبێک سندوقی دەنگدانە دەنگدەر بۆی دەنگدەری پارتی زیاد بکە ئەبێ چی بکەین ئەبێ دەستگاکانی پارتی لێپسراوەکانی پارتی بچن ناو جەماوەرەوە یەک بۆی لە ئێش و ئازارەکانیان تێبگەن هەوڵدەن چارەسەری بکەن دووش بۆی کاتی هەڵبژاردنەکان کە ئەچێ ناو جەماوەرە شتێکی نام و تازە نەبێت جەماوەرەکە لێ ڕاهاتوێ کە ئەمانە لە ئەسڵان لە ناو جەماوەرە پارتیش بۆ ناسراوە
پارتێکی جەماوەریە نابێ مەسئولینی پارتی تەنانەت کادەی پارتیش لە جەماوەری خۆی دوور کار دژوار لە ماوەی ئەم سێ ڕۆژەی کە من لێرە بووم هەموو بەرپرسێکت لێرە دەبینی لە بەرپرسی زۆر باڵا تاوانی تر لە ڕێگاش هەمویانت دەبینی و دەتوانین لەگەڵی ڕابوەسی و قسە لەگەڵ بکەی و گفتوگۆ لەگەڵ بکەی ئەمە تەنها لە کاتی کۆنگرەیە دوای کۆنگرەش ئاوادەیان بینین خۆی پارتی من باسی خەڵکەکەم نه پارتی کادرانی پارتی ئەوا بەرپرسانی خۆیانە بینن پارتی حزبێکی جەماوەریە بەڵام باربێخی وا دروست بووە کە ئەو حزبە جەماوەریە قیادەی هەیکەلەکانی پارتی تۆزە جەماوە دوور بوونە ئەگەرانە بەنسبەت پارتی شتێکی نامۆنیە بەس ئەم چەند ساڵی ڕابردوو کۆمەڵ ڕوودا هاتنە پێشەوە وای کردووە کە ئەو قیادەیە کە ئەو مەسئول لە جەماوەری خەڵک دوورکەونەوە ئەوەی ئەمە لەم ڕۆژانە بینیمان بەڕاستی شتێکی زۆر خۆش بوو ئەندامی ناوچە سەرۆکی خۆی نزیکەوە بینی قیادەی خۆی نزیکەوە بینی بە هەڤاڵەکانی خۆی نزیکەوە بینی ئەمە منەتوان ناوی بنێن بە جەژن ئەبێ ئەمە بکەینە سەرمەشقی خەباتی خۆمان وەکو جەنابی سەرۆک ئەمریکی و کۆنگرە ڕای سپاردووە کە ئێمە لە جەماوەرەوە نزیک بین تۆ گەر لە جەماوەرە نزیک بێت توانی گزارشی زیاتر لە ئێش و ئازارەکەی بکەیت واقعەکە بخوێنیتەوە جەماوەرەکەش سقەی زیاتر پێ زۆربەی بەرپرسان دەیانگوت دوای کۆنگرە پارتێکی جیاوازترە بینیم ئەمە تەنها قسەیان بە فعلی ئەیبینیم پارتێکی کۆمەڵێ بڕیار براوە یەک لەوانە کۆمەڵێ سزا شەیە بۆ ئەوانەی کە باسی لێپیچینەوە کرێ باسی بەدوادا چوو نەکرێ باسی تەفتیش و متابعا کرێ باسی خەڵاتە کرێ باسی سزا ئەکرێ باسی وا کرێ دژایەتی گەندەڵی بکرێ باسی وا کرێ بێ مەسئول لە خزمەتی خەڵکەکە بێ ئەمە هەمووی هەیە بەس من ناتوانم پێ دەڵێم 100% ئێمە لە دوای کۆنگرە ئەبینەوە حزبێکی تازە کە ئەو هەموو پەیرەکوورامە جێبەجێ بکەن ئەمە ڕێژەیە پلانی ئەوێ بەڵام ئەم کۆنگرێ پلانی بۆ دانێنراوە ئەم کۆنگرێ کۆنفرانساتی داهاتوو کارێکی وا کە مەسئول یا ئەبێ ئەرکی خۆی بە چاکی جێبەجێ بکە یا تووشی سزادارە بێت لەناو پەیڕە و هەنێ سزا هەیە ئەگەر لە شوێنێک ژمارەی دەنگدەر لە ژمارەی ئەندامانی حزب کەمتر بێ ئەو هەیئەتە نامێنێ ئەگۆدرێ بە هەیئەتێکی تر ئەمە بڕیارێکی زۆر تەواوە ئەمە هانی ئەو هەیەتانادا ئەو لیژدانادا بۆی زیاتر لە ناو خەڵک بن بۆی ژمارەی دەنگدەر لەگە ژمارەی ئەندامانی حزب لێک نزیک بن ئەگەر ژمارەکە زیاتر نەبێت پێڕە و پرۆگرامی ئێستات بەدڵە پەیرۆ پرۆگرام ئاڵوگۆڕی بەسەر هاتووە بەڵام ئەو پەیرۆ پرۆگرامە سوودی لە پەیرۆ پرۆگرامەکانی ڕابردوو وەرگرتووە هەندی ئاڵوگۆڕ کێسە بۆت باسەکەم باسی لیژنەی تێکۆشەرانمان کرد باسی سکاڵامان کرد باسی ئەو سزادانەمان کرد کە ئەگە لێپرسراو یا هەیئەتێک لە ئاستی مەسئولێتی خۆی نەبێ تووشی لێپرسینەوە بێ تووشی سزادانە بێ و مافی ئەوەشی هەیە کە بەرگری لە خۆی بکە ئەمە شتێکی تازەیە شتێکی باشە ئەبێتە هاندەر بەوەی زیاتر بەرپرسەکان بچنە ناو جەماوەرە و ئیشێک خۆیان بە شەفافی بکە زۆر سپاس بۆ دژوار فایق هەم ئەندامی کۆنگرە هەم کاندید بۆ کۆمیتەی ناوەندی دواتر ئێستاچیت بۆی ئاگاداریەوەی بێت کە چەند دەنگت پێدراوە لە کاتمانگرتی دەستان خۆش بێ بەخێر فەرموو ژینۆ وابزانم جاکردنەوەی دەنگەکان زۆری ئەوێت 1056 ئەندامی کۆنگرە دەنجیان بە 41 کەس داوە جاناوەکان یەکێک دەخوێنرێتەوە پرۆسەکە زۆر ئەخانێ تەنانەت وابزانم نانی پارشەویشان بۆ ئامادەکردوین کەواتە بێ خۆمان حازرکەین بۆ تا 2 3 و 4 بەیانی لەوانەش زووتر خلاص بێ بەڵام ئامادەکاری بۆ ئەوەش کراوە کە نانی پارشەویش ئامادە بکرێتن لێرە